خۆشەویستان وەکوتم دەرگای مەکتب کرایەوە پشووی هاوین بڕایەوە لەسەر ئەم پرس و باس و بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا نەژاد عەبدوڵڵا بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. مامۆستا ئەم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. دەزانم سەرقاڵی ئەمڕۆ لە بەیانیەکی زووەوە ینی سەرقاڵن بەکردنەوەی یەکەم ڕۆژی دەستپێکی دەوامی قوتابخانەکان. گەشتان ساغ بێ و ماندوو نەبن بە هیوای ساڵێکی پڕ لە خزمەت و زانیاری بۆ خوێندکاران و پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان و سلێمانی خۆشەویست. پێمان بڵێ ئەمڕۆ چۆن بەڕێوەچوو و هەیە هەموو قوتابخانەکان و هەموو خوێندنگەکان ئەوەی کە لە سنووری دەسەڵاتیەوەدان دەرگایان کراوە بوو بەڕووی خوێندکاراندا. سڵاوتان لەبێ، سوپاس بۆم دەرفەتە. بەڵام ئەمڕۆ بەرواری 21/2025 یەکەم ڕۆژی وەرزی پاییزە لە هەمان کاتا یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندنا و یەکەم زەنجی ساڵی نوێی خوێندنمان لە قوتابخانەی مەڵکەندی لە شاری سلێمانی لێدا کە یەکێکە لە قوتابخانە دێرینەکانی شاری سلێمانی. بە خۆشحاڵیەوە و بە سوپاس و پێزانینێکی زۆرەوە دەمەوێ سوپاسی هەموو مامۆستایان و سەرپەرشتیاران بکەم و هەموو دەستەی کاژەڕی ناوەندەکانی خوێندن کە لە ساڵانی ڕابردوودا سەرڕای هەموو قەیرانەکان توانیان بارودۆخەکە تێپەڕێن و داهاتووی هیچ مناڵێک نەفۆتێ لە شاری سلێمانی. بۆ ئەم ساڵی خوێندنیش هەمان دڵسۆزی و خەمخۆریان لێ چاوەڕوانەکەین. مامۆستایان وا پێدەخەنە 11 ساڵەوە لەگەڵ هەموو قەیرانەکان جگە لە ساڵی 2010 و 2022 هەموو ساڵێک ڕوبەڕووی قەیرانی موچە بووینێتەوە لەگەڵ بەداخەوە لەگەڵ هەموو بارودۆخەکانی دیکە نەخۆشی کۆرۆنا شەڕی داعش، بەڵام لە خۆ بردووانە و لێنەبراوانە ئەرکەکانی سەرشانیان بەدڵسۆزی جێبەجێ کردووە. بۆ ئەم ساڵی خوێندنیش بە هەمان شێوە هەمان کار هەوا هەمان دڵسۆزیان لێ چاوەڕوانەکەین. باشە مامۆستا کەمێک باز لە ناوەندەکانی خوێندن بکەین. قوتابخانە وەکو پێویست هەیە، بینای پێویست هەیە، سێدەوامی ماوە لە سنووری دەسەڵاتیەوەدا، سێدەوامی هەیە. بەڵێ لە دوای شەڕی داعش و نەمانی بودجە لە ساڵی 2014ەوە هەتاوەکو ئێستا بەداخەوە حکومەت نەیتوانیەوە بینا دروستکە، بەڵام بەردەوام نۆژەنکردنەوەی کردووە. دەمەوێت دەستخۆشی لەسەر جەم سەرمایهداران و وەبەرهێنان بکەم بۆ خێرخوازان کە ساڵانە بینای نوێیان بۆ ئێمە دروست کردەوە. بۆ ئەم ساڵ 4 بینای نوێ وەردەگرین و فراهم دەبێت بۆ خوێندن. لەگەڵ ئەوەدا ئەم ساڵ لە 1490 ناوەندی خوێندن کە هەمانە بەدڵسۆزی 42956 مامۆستا دەرگای خوێندن و دەرگای قوتابخانەکان کرایەوە بە ڕووی 429852 قوتابی خوێندکار لە شاری سلێمانی. ئەومای خۆشحاڵیە. مامۆستا لێرە و لەوێ هەندێک بینا هەن لە نێو پرۆژەکاندا بە تایبەت تاو نەکراون. ئایا ڕێو شوێن هەیە یان ڕێکار هەیە بۆی کام بینایانە تەواو بکرێن یان هانی و بەرهێنەرەکان بدرێت کە تەواو بکرێت؟ ئێمە 11 بینامان هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کە بەشێکی زۆر لە بیناکە تەواو بووە، بەڵام لەبەرەوەی وەبەرهێنەکە مینحەی ماوە لەلایەن وەزارەتی داراییەوە پێی بدرێت. داوامان کردووە و نووسرامان بەرز کردوێتەوە بۆ وەزارەتی پەروەردە کە بەشێک لەو سلفانەی کە ماویانە پێیان بدرێت و بە هەوڵ و هیمەتی جەنابی وەزیری پەروەردە لەسەر خەتین تاوەکو بتوانین ئەو بینانەش ئەو ڕێژەی لە 120 کە ماوە تەواوی بکەن و ئەوانیش ڕادەسمانی بکەن و ئێمەش بیدێن بە قوتابیان و خوێندکاران. باشە مامۆسای پێویست هەیە لە نێو قوتابخانەکاندا، وەکو دەزانین ژمارێکی زۆر لە مامۆسایان خانەنشین بوون، ینی جێگەیوان پڕ کراوەتەوە، چۆن پڕ کراوەتەوە؟ بەڵێ بۆ ئەم ساڵ دیارە لە سەرەتای ساڵی تەقویمی 2050 مامۆستا و فەرمانبەر و سەرپەرشتیار خانەنشین بوون. خۆشبەختانە بە سوپاسەوە کە تەمەنیان درێژ بێ ئەزمونێکی زۆریان بە پەروەردە بەخشی لە دوای خانەنشینبوونی ئەوان کە ڕێژەیەکی زۆریان لە ناو شار بوون، ڕێژێکی کەمیان لە دەروی شار بوون. ئەوانەی ناو شار لە بەروی لە ساڵانی پێشوودا ئێمە زیادەی میلاکمان هەبوو بەهۆی زۆری ڕێژەی تەعینات و کەمبوونەوەی بە شەوانەی مامۆستایان لە ناو شاردا. ئەمە بووە هۆی ئەوەی کە شاغرێکی زۆر لە ناو شار دروست نەبێت. ئەوانەی کە لە دەروی شارن لە ڕێگەی تەنسیب و تەکمیلە و دەمجکردنی ناوەندەکانی خوێندنەوە کە ژمارە قوتابی خوێندکاریان کەم ببووە، ئەو بابەتەش لە دەروی شار چارەسەر کراوە. هەندێک شاخر ماوە لە هەندێک قوتابخانەی
دەوروبەری سلێمانی ئێستا سەرگەرمی چارەسەرکردنی ئەو شاغران. باشە مامۆسا بۆ ئەم ساڵ چاپی نوێی کتێب هەیە ینی هەموو خوێندکارێک کتێبی خۆی بەردەکەوێ ئەوە نییە کتێبی ساڵانی ڕابردوو کتێبی کۆنی بەرکەوێ ئەم ساڵ چۆن ناو پرۆسێ بەڵێ بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵی خوێندن هەموو هۆیەکانی فێرکردن لە ناو ناوەندەکانی خوێندن فراهەم کراوە هیچ نوقسانیەک نییە لە هۆیەکانی فێرکردن و بۆ پەرتووکی تەواو دابش کراوە بە سەرجەم ناوەندەکانی خوێندندا و خۆشببختانە ئەم ساڵە ساڵانی ڕابردوو زووتر ڕەزامەندی سوتەمەنی هاتەوە بە خۆشحاڵیەوە ئێستا کتابمان کردو بۆ پارێزگای سلێمانی تاواکو لە ڕێگەی تەندەرینەوە کۆمپانیایەک ئەرچی تەوزیعاتەکەی بگرێتە سەرشانی خۆیان و بە هەمان شێوە بۆ کامێرا و GPS ناو پاسەکان و تەکسیەکانی گواستنەوەی قوتابیان و خوێندکاران کتابمان کردو بۆ پارێزگای سلێمانی تاواکو ئەویش لە ڕێگەی تەندەرینەوە بدرێ بە کۆمپانیایەک و ئەو وەرکە جێبەجێ بکە بۆیە دەمەوێت پێتان ڕابگەێنم کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی لە کەرتی پەروەردەیە باشترین لە چاو پەروەردەکانی خواروی عێراق لەبەرەوەی لای ئێمە کێشەی هۆیەکانی فێرکردن و پەرتووک و نەوت و ئەوانەمان نییە تاکە کێشەکە ماوەتەوە مەسلەی موچەیە ئەویش ئێستا کارەکان و تەکنیکیەکانی تەوحیدی لیستی موچە لەگەڵ حکوومەتی عێراق گەیشتوتە کۆتایی بۆ ئومێدەین کە لە ماوەیەکی نزیکدا ئەو کێشەیەش چارەسەر بێت و دەمێ پێتان ڕابگەێنم کە هەموو مامۆستایان و کە سوکاری قوتابیان و خوێندکاران بەردەوام لە سەرخەتین لەگەڵیان پێیان خۆشە بۆ ئەم ساڵ دەوامێکی ئاسایی بکرێت دوو لە ساڵەکانی تر بەداخەوە کە بایکۆتێکی ناچاری ئەکرا ئەوێش کە نە مامۆستا پێی خۆش بوونە قوتابی خوێندکار و نە ئێمەی پەروەردەکار و نە دایکان و باوکانی قوتابیان و خوێندکاران. مامۆستا هیواتان هەیە ئەم ساڵ ئەو پرۆسەیە دووبارە نەبێتەوە کە بێ گومان وەکو بەرز ناماژت پێکرد خواستی هیچ کەسێک نییە تەنانەت و مامۆسایانشی کە بایکۆت دەکەن ئەم ساڵیش هەندێک مامۆستا ئەنی دەڵێن ئێمە بایکۆت دەکەین پێتان وایە و بایکۆتی ساڵانی ڕابردوو دووبارە بێتەوە چونکە ئەزمونێک بووە کە تا ڕادەیەک ڕەنگە نەیتوانی بێ کە پەیامەکەی بگاتە جێ ئێمە بە هیواین و ئومێدمان هەیە لەبەر ئەوەی کە خاوەنی مامۆستایانی دڵسۆزین سەرپەرشتیارانی دڵسۆزین دەستەی کارژەڕی ناوەندەکانی خوێندن زۆر بە دڵسۆزانە ئیشەکانی خۆیانەکەن بۆیە دڵنیاین لە دڵسۆزی ئەوان و دڵنیاین لەوەی کە ناهێڵن داهاتوو مناڵەکانمان تووشی مەترسی بێتەوە بۆ ئەم ساڵی خوێندن لە چاو ساڵەکانی تر زۆر جیاوازە ئەتوانم بڵێم مامۆستایان بە تەواوەتی لەگەڵ ئێمەیە هاوڕان لەسەرەوەی کە دەوامێکی ڕێک و پێک بکرێەوە ئێمەش ئامادەیمانتیایە بۆ هەموو هاوکارێکی مامۆستایان لە شێوازی داوامکردنیان و لە شێوازی دانانی جەدۆل و بەسەر جەم ناوەندەکانی خوێندنمان ڕاگەاندون کە هەموو هاوکارێکیان بکەن. باشە مامۆستاوتی ئەم ساڵ جیاوازە دەبینین نەڕووی موچەوە ئەم ساڵ ینی ڕەنگە لە ساڵانی ڕابردوو خراپتر بوو بێت تا ئێستا بەڵام ئەوەی کە بەڕێزت دەڵێ مامۆستایان ئەم ساڵ وەک دەبینێ هاوکارن بۆ بەردەوامیدان بە پرۆسەی خوێندن و بۆی ئەو بایکۆتە توندەی لە ساڵانی ڕابردوو دەکرا ئەم ساڵ ئەمە دووبارە نەبێتەوە ئێوە چی دەکەن بۆ ئەوان قسەیەکە بوو لەوەی کە کاتەکانی دەوامکردن کەم بکرێتەوە بە شەوانەکان ڕەنگە هەندێک ئاسانکاری تێرە هەنی چی کراوە بۆ ئەوە بۆی چی ئەڵەم ئەم ساڵ جیاوازە لەبەرەوەی لە ساڵانی ڕابردوودا مامۆسایان کۆمەڵێک داواکاریان هەبوو بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆر لە داواکارەکانان جێبەجێ کراوە لەوانە بە گرێبەستکردنی مامۆستایانی وانە بێش لە یەکی نوێی 2024 ئەوە جێبەجێ کراوە دابینکردنی زەوی بۆ مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە بە هەمان شێوە وەجبەی یەکەم لە ئەوانەی کە ناویان دەرچوو بۆ زەویەکان لەلایەن شارەوانیەوە کارەکانیان بۆ جێبەجێ کراوە و نۆژەنکردنەوەی بەشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن بە هەمان شێوە بەردەوام ئەو نۆژەنکردنەوە هەیە و ئێستا ڕێژەیەکی کەم لە قوتابخانە خوێندنگەکان ماوە تاوەکو کارەکانیان تاوا بێ بۆیە ئەوەی کە ماوەتەوە تەنها پرسی موچەیەوە ئومێدێکی گەورەشەیە بۆ پرسی موچە لێک نزیک بوونەوەیکی زۆر هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی بۆیە ئێمە لێرە و داوان لەکەین کە بە زووترین کات ئەو کێشە تەکنیکیانە چارەسەر بکەن و مامۆستایانیش بۆ خۆیان بە دووداچوونیان کردووە و ئاگادارن لەوەی کە ئێستا بارودۆخی پرسی موچە ئەم ساڵ وەکو ساڵانی پێشوو نییە کە ئومێدێک نەبوو بەڕاستی بۆ ئەوە بەڵام
خۆشببختانە ئەم ساڵ ومێدێکی زۆر هەیە کە لە ماوەی زۆر نزیکا و چێشێ چارەسەر بکرێت. باشە ماوەستا مەژەت بە شتێک کرد پێشتر نەمیزیانی بەرم لەبەرەوەی باسی بایکۆداتە پێشەوە ئەویش مەسلەی GPS و دانانی کامێرە بوو لە نێو پاسەکاندا ئایا ئەم ساڵ ئەمە دەچێتە بواری جێبەجێکردنەوە یعنی ئەو دەزای ئەمڕۆ دەستپێکی دەوام بوو ئەنی هیچ ئومێدەیە ئەم ساڵ ئەمە جێبەجێ بکرێت؟ بەڵە بێگومان ئێمە وەکو ئاماژەم پێکرد لە دەینەوە نووسرامان کردو بۆ پارێزگای سلێمانی تاوەکو لە ڕێگەی تەندەرینەوە کۆمپانیاگە وەرکە بگرێتە سەر شانی خۆی و کامێرە و GPS لە نێوان هەموو هێڵەکانی گواستنەوەی قوتابیان و خوێندکاران دابنجێت. باشە تەندەرینەکە کراوە بەڵام مەبەستم لە جێبەجێکردنەکەیەتی ینی وای دەبینی کام ساڵ چێتە بواری جێبەجێکردنەوە دابدرێت؟ بەڵێ بێگومان ئەم ساڵ دەچێتە بواری جێبەجێکردنەوە. چاودێریتان بۆ پاسەکان چۆنە زۆر جار دایکەن و باوکان گرفتی هات و چێنەیە بۆ خوێندکارەکانیان با بڵێن چاودێریتان هەیە بە دوواداچوون هەیە بۆ ئەوە مامۆستا؟ ئێمە لە ڕابردوو چاودێر بووین و بە دەداچوونمان کردو بەڵام بۆ کاراسانیکردن و بە تایبەتیش لە دوای ئەوەی کە چەندین کێشەی ناشارستانی لەلایەن بەشێک لە شۆفێرانی پاس و تەکسیەکان لە ناوەندەکانی خوێندنە کە تووشی کێشەی ناشارستانی ئەبوونەوە لەگەڵ قوتابیان و خوێندکاران و دەستەی کاژێڕی ناوەندەکانی خوێندن بۆیە بە باشمانزانی سیستەمی چاودێری لە ڕێگەی کامێرەوە و سیستەمی شوێن هەڵگرەوە کە پێوترێت GPS دابنرێت تاوەکو دایکان و باوکان لە ڕێگەی ئەپلیکیشنێکە و بزانن قوتابی خوێندکارەکان گەیشتۆتە لەکوێ داهانیشیەکەی ئەگاتە قوتابخانەکەی گەڕێتەوە و بە هەمان شێوە دەستەی کاژڕەی ناوەندەکانی خوێندن بە دووداچوونی جدی بکەن لە ڕێگەی ئەو کامرانەوە کە بە هەمان شێوە لەسەر ئەپلیکیشنی بەڕێوەری ناوەندەکانی خوێندندا ئەبەزێ و قایم قامت لیژنە هاوبەشەکانی قایم قامت بە هەمان شێوە سەرپەرشتی و پرۆسەیەکەن زۆر بە چڕی بەوردی. باشە مامۆستا جیاوازی کەوتو هەیە لە نێوان خوێندنگە ئەهلیەکان و خوێندنگە حکومیەکانە یعنی زۆر جار دایک و باوک دەیە پەنا بەرێتە بەر خوێندنگە ئەهلیەکان هەرچەند دەزانین لە سنووری سلێمانی ژماری خوێندنگە ئەهلیەکان زۆر کەمترە بەراورد بە پارێزگاکانی دیکی وەکو هەولێر و دۆک بەڵام ئایا هەندێک جار دەوترێ هاندان هەیە بۆی کە دایک و باو خێزانەکان ناچار بن منداڵەکانیان بەرنەبەر خوێندنی ئەهلی زەکەم ڕای بەڕێزت بزانم. بەڵێ دیارە ئێمە لە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی 101 ناوەندی ناحکومیمان هەیە لە قۆناغی باخچە و بنەڕەتی و ئامادەی و نێودەوڵەتیش و کۆمەڵگا ئەمانە ژمارەی خوێندکاریان بۆ ساڵی خوێندنی پار واتە 2024-2025 3,345 قوتابی خوێندکار بوو زیاتر لە 2,500 مامۆستا لەوێ کاریان دەکرد وەکو دەستی کار 999 فەرمانبەری تێدا بوو بۆ ئەم ساڵ ڕێژەکە بەرز بۆتەوە گەیشتۆتە 33,000 دیارە ئەمە هەمووی نەتیجەی ئەو دەوام نەکردنە بوو کە لە ساڵانی ڕابردوودا دەوام نەئەکرا مامۆستا موچەی نەبوو و ئەمە مافێکی سەرەتایی خۆیان بوو کە داوایان لە حکومە دەکرد ئەمە وای کردبوو دایکان و باوکانی قوتابیان و خوێندکاران پەنابەرن بۆ ناوەندە ناحکومیەکان بە تایبەت بۆ قۆناغی بنەڕەتی و باخچەکان لەبەرەوەی لەو قۆناغێکی ئەساسیە بۆ ئەوەی کە مناڵ بتوانێت سەرپێی خوێندن بکەوێ ئەوە هۆکارێک بوو بۆی کە ناوەندە ناحکومیەکان ڕێژەی قوتابی خوێندکاریان ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ بەرەو زیادبوون دەچوو ئێمە ئومێدەوارین بۆ ئەم ساڵی خوێندن بێتەوە دایکان و باوکان دڵنیابن لەوەی کە ناوەندە حکومیەکان داوامێکی ئاسایی تێدا دەکرێت و مناڵەکانیان لەوێ بە شێوازێکی ئاسایی وانەی خۆیان دەخوێنن بۆیە ئەم جیاوازیە کە دروست بووە لە نێوان ناوەندە حکومیەکان ناحکومیەکان ئێمە زۆر دڵنیاین لە تەجروبە و توانای مامۆستایانی خۆمان و ناوەندە ناحکومیەکان لای ئێمە مێژوێکی تازایان هەیە لەبەرەوەی بە تایبەت لە ماوەی ئەم دە ساڵەیە وا زۆر بوونە ژینان لە ماوەکانی ڕابردوودا پێش مەسەرەی بایکۆت ڕێژەی قوتابی خوێندکاریان نەئەگەیشتە 10,000 کەس بەڵام ئێستا بۆ ئەم ساڵ 33,000 قوتابی خوێندکاریان هەیە واتە 23,000 قوتابی خوێندکار کە زیادی کردو هۆکارەکە ئەوە بووە کە دایکان و باوکان لە ناوەندە حکومیەکان دڵنیان نەبوون کە ساڵێکی پڕ لە زانست و زانیاری بەڕێیەکەنیاننا بەپێی ئەو پرۆگرامی کە وەزارەتی پەروەردە دایانێ ئایا لەسەری ئەڕۆن یا لەسەری ناڕۆن بۆیە بۆ ئەم ساڵ تەمەناکەین
ئەو بابەتە دووبارە نەبێتەوە و ئومێدمان هەیە و دڵنیان لە دڵسۆزی مامۆستایان وە بەشێکی زۆر لە داواکاریەکانی مامۆستانیش چارەسەر بووە و بەشێکی زۆریش لە دایکان و باوکان ئومێدیان بەوە هەیە کە کێشەی موچەش و لە کۆتاییدایە بۆیە ئێمە هەمیشە وتومانە ناوەندا حکوومیەکانمان خاوەنی کۆمەڵک مامۆسای بە ئەزمون و لێ هاتوون لەم شارەیەوە هەر ئەو مامۆسانش ڕێژەی لە 120یان لە ناو ناوەندا ناحکومیەکان کار دەکەن و بەشێکی زۆر لەو مامۆستانەی کە لە ناو ناوەندە ناحکومیەکانن بوون بە ڕەمزێک بۆ ناوەندە ناحکومیەکە بۆیە ئەم قوتابی خوێندکارانە ڕوو لەوێکەن و خۆگەر ئەمانە لە دەوام ئاسایی بێت لە ناوەندە حکومیەکەیە ئەوە دایک و باوک ناچار نابێ مناڵەکەی بەرێتە ناو ئەو ناوەندە ناحکومیەی کە فلان مامۆستای لێیە بۆیە ومێ دەکەین ئیشەڵا ئەم کێشەیە بۆ ئەم ساڵ چارەسەر بێت. مامۆستا دەزانم ئێوەش مەشغوڵن بەڵام یەک دوو پرسیاری تر خێرایی بکەین ینی بەشێک لە وانەبێژان ینی زۆر جا لێرە و دەوێت لەوێ دەڵێن لە نێو خوێندنگەکانە لە نێو قوتابخانەکانە ئەرکی زۆریان دەکەوێتە سەر ئەرکێکی زۆر دەخرێتە ئەستۆیان ئەوە چاودێری ئەوەکان کاری ئەوان دەستنیشان کراوە ئایا بەڕێوبەرەکان مامۆستاکان کە میلاکن دەتوانن بارەزی خۆیان زەخت لەوان بکەن وانی زیاتریان پێ بڵێنەوە دەوامی زیاتریان پێ بکەن. بەڵێ طبعاً مامۆستایان ئێستا دوو جۆرن مامۆستانی میلاکمان هەیە لەگەڵ مامۆستانی گرێبەست گرێبەستەکان زۆربیان لە دەرەوەی شارن حسایان زۆرە ئێمە بە بەڕێوەبەری پەروەردەکانمان ڕاگەیاندووە کە هاوکاریان بن و لەگەڵ ئەو مامۆستانش کە لە ناو شارن میلاکن بە شەوانەیان کەمە ئەتوانن وانەی خۆیان بڵێن و بڕۆنەوە بۆیە هیچ جۆرە زەخت و فشارێک لە مامۆستایان ناکرێت لەسەر بابەتی ئەوەی کە دەبێت لە یەکەم وانەوە هەتا ئەخیری وانەکە بمێنێتەوە ئەتوانن دوایەوەی کەوانەکەیان تەواو ببڕۆنەوە. باشە مامۆستا لە چەند ڕۆژی ڕابردووە شتێکی وا دروست بوو ئەو مامۆستایانەی کە با بڵێن بە شەوانەیان کەمە لە قوتابخانەیەکی ترە بێ بە شەوانە بڵێنەوە یان ئەو مامۆستایی کە لەوێ نەبوو بێ بچن بە شەوانەی ئەو بڵێنەوە هەندێک ڕخنیان لەم بۆچوو نەگەێت ئەوانەی کە لە باری پەروەردەیدا کار دەکەن دەڵێن ئەی ناکرێ مامۆستایەک زانست دەڵێتەوە بچێ شاغری مامۆسایەکی عەرەبی پڕ بکاتەوە و وانەیە و بڵێتەوە ینی بۆچوونتان لەسەر ئەمە دیارە لە کۆنەوە هەتا ئێستا ئەو مامۆستانەی کە لە دەرەوەی شارن مامۆستای پۆلن واتە هەموو وانەکان ئەتوانن بڵێنەوە ئەگەر غێری اختصاسی خۆشیان بێ بۆ زیاتر سوودبینینی قوتابیان و خوێندکاران ئەو وانانەی کە نزیکن لەیەکەوە بە نمونە بیرکاری و زانست بیرکاری کۆمپیوتەر و زانست ئەمانە نزیکن لەیەکەوە مامۆستای وانەی بیرکاری زۆر جار زانستیشی وتۆتەوە ئێستش لە دەرەوەی شار هەروایە چکە تۆ لە گوندێکە 15 خوێندکار 20 خوێندکارت هەیە ناتوانانی 15 مامۆساشی بۆ دابینکەی بۆ 15 وانە یان بۆ دەوانە بە پێی قۆناغەکان طبعاً بەڵام لەو کاتەیە هەندێک مامۆساکە اختصاسەکانە نزیکەوە لە قۆناغی بنەڕەتیە نەک لە قۆناغی ئامادەیی واتە مامۆسای فیزیا ئەمە نەمانە تۆشیمیا بڵێتەوە بەڵام لە قۆناغی بنەڕەتیە زۆر ئاسایە مامۆسایەکی بیرکاری وانەی زانستیش بڵێتەوە مامۆسایەکی کوردی وانەی عەرەبیش بڵێتەوە یان بە پێچەوانەوە بۆیە ئەو بابەتە لە دروستبوونی پەروەردەوە بە تایبەت لە دوای ساڵی 92 و ئاوادانکردنەوەی گوندەکانە و دروستکردنی قوتابخانە لە ناو دوورەدەستەکان ئەو بابەتە بۆ شێوازە هاتووە و ئاسایش بووە بەڵام لە ناو شارەکاندا ئێمە ڕێژەیەکی میلاکی زۆرمان هەیە لە ڕێگەی تاواکردنی بە شەوانەوە ئەگەر ئیخساسێک پێویست بێ بە تایبەتی اختصاسە عیلمیەکان لە ناوەندێک بۆ ناوەندێک تر لە مەکتەبی سین بۆ مەکتەبی ساد تاواکردنی بە شەوانەی بۆ کراوە بەڵام ئەگەر اختصاسێک پێویست نەبێ ئێمە تاواکردنی بە شەوانەمان بۆ نەکردوون بگرە وتمانە مامۆستاکە کە دوانەی خۆی تەواو بووە توانێت بڕاتەوە. مامۆستا دوا قسەت دوا پەیامت بۆ مامۆستایان هەمووانەی کە ڕچوونە نێو هۆڵەکانی خوێندن هەمووانەی کە بایکۆتیان کردووە. سوپاسی سەرجەم مامۆستایانەکەین و پیرۆزبای ساڵی نوێ خوێندنیان لەکەین سەرجەم سەرپەرشتیاران دەستەی کارژێڕی ناوەندەکانی خوێندن کارگوزار و پاسەوان و باخەوان توێژەرانی کۆمەڵایەتی ڕاهێنەران سەرجەم ئەو فەرمانبەرانێک کە لە ناو دیوانی پەروەردەکان و دەرەوەی دیوانی پەروەردەکان کار دەکەن و خەمخۆرن بۆ پرۆسەی پەروەردە پیرۆزبایی لە قوتابیان و خوێندکاران دەکەین لە قۆناغی باخچە تا قۆناغی ئامادەیی بە سەرجەم پەیمانگەکانی وەزارەتی پەروەردەشەوە بۆیە بۆ ئەم ساڵ دڵنیاین لە خەمخۆریان دڵنیاین لە دڵسۆزیان بۆ قوتابیان و خوێندکاران و ئێمە ژۆکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بە هەموو جۆرێک پشتیوان و هاوکاریان دەبین لە ئەو ئەرکانێکە لەسەر شانیانن. بەڕێز مامۆستا نەژاد عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان
سپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر سپاس